پێم نەوتی ئەمڕۆ بەرە بێ خۆم هەموو شتێک دەزانم وەڵاهی ئافەرم ڕەسوول جان دەبەدەڵە باشی بۆ لای بەڵێ بەسەر چاو خەمە نەوێ خۆم بەیانی 4 تاقمە بۆ نێرم بەڵێ بەڵێ ئیمڕۆ تاوە بووە شایانی نییە خواحافیزە بێ خوا لەگەڵ کاک جەمال کاکە برێنجان بۆ نرخە زۆر نییە بڕواو بێ بۆ نرخی کە ئەیەن بە تۆ زۆر لە نرخی بازار کەمترە باوکم ئەمە بازار بڕم پرسە ئەگەر لەوە کەمتر وەرەگرت وعدی من بە خۆڕایی بدەمێ زۆر سواسی دەکەم چاوەکەم باوکم قابلە زیاد لە تۆ وەرگرم تۆ دۆستی کۆنی باشە ئەمەنوی پارەکە با باقیەکەی تریشی بێنێ بۆ دوایی زۆر چاکە بەزەگەر پێویستی بێتی بەلا بێت کاک جەمال نە چاوەکەمی زۆر سپاس دەکەم ئەوانش سوڵەیەکە بۆ نووسم سپێنی لە کارگەی ئینشەڵڵا وەریگری خۆشم دوای تەلەفۆنیان بۆ وەکەم ممنون ئەو خانوەیە کە بۆم باسەکردن باشە ئەو خانوەزلە چۆن دوو کەسی تیاژی باز لەو قسانە بێنە چوونە ژوورەوەی ئەو خانوە زۆر زەحمەتە ئەوە زۆر ئاسانە هەموو شتێک ڕێگای خۆیان بۆ داناوە بە قسەی تۆ بێ چوونە ژوورەوەمان و هاتنە دەرەوەمان ئەمەرکا بە پیاو أنا والله صاحب خانوكا شتيت سأجي عني
کوڕینە ئەم خانوو زۆر خۆش دیارە وە چاکی دروست کراوە ئەبێت چەند هەزاری تێجوبێ وەختی ئەو قسانە نییە لێ خوڕە بەیانی پێنجشەممەیە لە چاخانەکەی دوێنێ دانیشتە بووین چاوەڕوانتانەکەم باشە زۆر چاکە چ کاتێ سەعاتە باشە زۆر چاکە سەعاتە باشە یاڵە ئەرێوا بوو بە سەعات دە و چارەک هەر دیار نەبوو تۆ بڵێ چی؟ نا هیچ مەبەستم ئەوەیە زۆر لایاوە هەر نهات السلام عليكم. بخير بخير. يقول لا راستيها إيشي بازارنا لا برادري هذا إيش فرو فزور قوم ذاكر ولده تا أو مهم نية مهم أوي إيما شيء تجاري شاكم ببانك آسيا شامان بوده يا أحمد سامي عايش معه تمام زاكوريدا او مالي پیشان من خاونەکەی زۆر دەوڵەمەندە ئەو ماوەیە کە من چاودێریانەکەم هەموو ڕۆژی پێشەموانێ خۆی و خێزانەکەی مناڵەکەیان پێش خۆیان ئێن نایەنەوە هەتا بۆ ڕۆژی دوایی دەموبەری ئێوارەیە باشە هەموو هەفتەیەک بۆ کوێ ئەوەیان نازانم بەس ئەو نە ئەزانم لە شار نابێت کورە کافی ئێمە حەقمان چیە بەسەرەوە بۆ هەشوێنەکە چەند با بچن مهم ئەوەی ئێستا تەدبیر چییە ئەومانێ خۆم هەموو پیرانێکم داناوە و هەموو ڕێگایەکم بۆ دروستکرد ئەگەر نەزانم لە سەدا سەد سەرەگرێت ئەوە هەر نایکەم جا کوڕینە کەلوپەری ئەو تۆمان ناوێت تەنها خشت و پارە نەبێت ئەیدە باشە کەی بچین ئەلەن نەبێت شەوێکی دوور و درێژمان بەدەستەوەیە ئەو ئیشەی من کردومە ئەبێ زۆر بە ئیسراحەت بێت جا پێشتان بڵێم دەستکەوتی باشیشمانەوێت جا ئێوە ڕاتان چی ڕامان چیە مەبەستم ئەوەیە یعنی ئەمێ بڵێم نابێ بە زۆر تابەم لەگەڵ خۆمە نەبابە من خۆی شتێکی وامە تۆ دەڵێ بە زۆر ئەی تۆڵێکی ڕەسوڵ من ها برە باوکم من بەراکردن بۆ یەچم زۆر چاکە نابڕێ بۆ شێ بچین ئەچین بۆ بازار تۆزێ ئەگەڕین نانێکی نیوەڕۆ بەیەکەوە خۆین ئەو ساکە ئەچینە لای ماڵەکە چاودێری ماڵەکەکەین زانیم کێ خاوەن ماڵ لە ماڵ دەرەچێ و تا پیلانەکەی خۆمان سەر بگرێت زۆر چاکە
باقشنا كأبيه Eu gosto de ir gosto. Não. Hã? Tudo bem, Nera. Tudo bem. Tudo. كورينا بين أمكاتا جزبان من برو نانيش ما بونا خوري غانم طبعا كمودون حاشين أم زورة شيخانة نرسو ستنا بوي أجيهم جسخاناني كبيعود والله من قالي لي داني شنو هي فيها زۆر سەیرە بەلامەوە هەر چەند بیری لێ یەکەمەوە قەت باوەڕ ناکەم ببڕۆنە قابل لە درۆ لەگەڵاکەم وەڵی لە پێشە زۆر بەڕاستی بوو ئەسویست کارەکەی سەر بدوێ لە تەمەنی 50 ساڵی و دڵاریکردن پێویستە ئەم هەواڵە لە ڕۆژنامە بنووسێ بۆ خەڵکی ئەرەوەمە جاتخوا بۆ ڕۆژناکەی حال باوکیشم بەری ناخە تۆ عاجز مەبە ئەڵێم ئەی کچەکە زەی بەسە زمان لە پێشەوا پیانەنگەستە بووم دوایی دوای کە لەگەڵ بە مەیزانی حەت کەس نەیزانێ خۆی ون کرد بۆ کوێچوو جەناحەقی نییە باوکم وەڵڵاهی من بوومە لە جاتی ئەو کچە هەر لەو شارەشە لە ترسا دانانیشتم ناوەڵڵا بۆ باوکم چێتی تۆ عاجز مەبە قابلی وتومە باوکم شتێکی هەیە ئەڵێم ئاشتێکی 50 ساڵەیە ئەرێوەڵە وەستە وەختێمانە نێ دەجارە نانەکە خۆ بگەڕەرەوە نانەگەڵ خۆ کوڕم نانەگەڵ خۆ
دابت دابەزین چی بکەیت؟ ئەی بێخۆش خەڵکی بمان بینێ لەنا ئەم سیارەیە ئەڵێ چی؟ ئەڵێن چی؟ ئەڵێ ئەم سێ من هوڕە چیان هەیە وا دانیشتون لەنا ئەم سیارەیە شێت بوون دە باشە مەیکە بە هەراوە دام گەریب جۆ بگرە تۆش بۆ نیتی سیارەکە هەڵەرەوە با خۆمان بە مەچینەکەەوە مەشغوڵ بکەین تایە نەدە زۆر چاک. سعاد درەم لە چاوەڕێی تۆکەی ئیسێک دەستا ئەوم حازرم وایە دەی فەرموو با بڕۆین هەڵاز دامە بێ من دەبیاتەوە بەسما من لێ ئەوە من حازرم فەرموو هەسە کار زەمە بڕێ يا الله كل مجرد شو كانوا بليتو أنا سيارك يوم بان دقيقة كذا چییە هەر نهاتنە دەرەوە هەلە چییە خۆمانێ بە ساجا نەسووتاوە هەلە نەبێ ڕاستەکە ئەمیش ئێوە سەفەر کا لەگەڵ ئەتی بەسە وەختی و قسە قۆڕانە نییە ئەوە هاتنە دەرەوە خۆتان مەشغوڵکەن بە سیارەکەەوە
محمد سمر هذا يا الله چی بکەین کاکە؟ ئەگەڕێینەوە ئەوانمان لە شار دەرکرد یعنی ئێستا خۆمان خاوەن ماڵی کوڕینە ئەوە ڕۆژەکەی و من بە دوایەگەڕا هەلەو لە چیزمان دەرکرد بە قوربانی و خوار ڕزگارە لە چی؟ کورە لە ئیشکردنی تەکسی گەڕام بە دوای نەفەرە کۆڵان و پڕ و پیرێژن و غازیان بۆ داگرە و فەردە ئازیان بۆ بارکە ئەی هەوار خوایە کوێ لە زۆشتی تریش کورە ئەوی لەسایی سەری ئێمەوە نەزۆر بابە ئانێرە ئێمە دابەزێن کەریم گوێ بگرە ئەو شوێنەی بۆم دیاری کردی دواش نەکەوی تێگەیشتی جا ئەحمەد جان ئەوە شتێکە دوا بکە و خواردان السلام عليكم. سلام شو حال أحوالك؟ بخير بك شلونك؟ مرحبا باش قاعد كل بخير بك يا اخوان جزيل واحد كان يصوت عليكم. مرحبا ان شاء الله بخير بك تدري شو له كمان حاضرة والله طبعا حاضر شلونك؟
ئالێ ڕیا بۆستە سێدەی دوو تۆسە سەرسەری با نەمان گرنگەی ئێرە باش باش دابست ئەوە ئەو ماڵەیە کە پێم گوێ بگرێت تۆ پێ من و ڕەسوڵە چی لە ژوورەوە تۆش ئەو شوێنەی بۆم دیاری کردی چاوەڕوانە بی ئەگەر شتێکی نائاسایی دی سێ هۆڕنی لەسەر یەک لێبە با ئەوەی دواییان پچر پچر بێ ئەگەر چی ئەرزانم هیچ تێ نابێت بەس ئەحمەد جان زۆرتان پێ نەچێت کورە زۆرمان پێ بچێ یاکەم تۆ ئەبێ هەر ئینتیزارمان بکەی نەڕۆی ئەگەر چاوەڕوانیش نەکا خۆی زەرەرەکە ها لەبەر خاتری ئەوە هەتا بەیانی چاوەڕوانتانەکەم دەبڕۆ ئەو شوێنی بۆم دیاری کردی چاوەڕوان بە دەبڕۆ دێ زۆر چاک وافی سێدە با بڕۆ سيدي أمهم مال الزنا هاوي بودو كسونيو أفي راسو أفي خانوي شوان مبو خو من زاني شون تياشي
ئەوە چییە بووە بە چواردەری خۆ تاسەڕێتەوە ئەڵێ ماڵی لێ بزراوە نەوەڵا ئەڵم بابگەڕین بۆ ئەو شتەی بۆیە هاتووی کورە ئەگەڕین ماڵێ ئاوا بێ پابی لە نەگەڕین ئەزانی ڕەسوو دەستکەوتی باشیشمانە بێت بە قوربانی من بابڕێت وەرە هەمووی پارەیەوە کوا بێنە بێنەوە نادۆرێت ڕاوەستە بە قوربانی بێنە بە قوربانی هیچ گەفتن چۆن نەبیرمەچ قوربانی ئەو شەشی ئەوە چیە ئەمە عادی ئەمە لە هیچ شەکراوە لە بابە تۆ بیکردانە چییە وای ئەڵەتونە قوربانی هذه أي نشتبه قرعان والجيران وش لا أول شيء باخذني بقرباني والله بخير رجعك كويس دي بقرباني دي بقرباني باور بري أجل إخوانه أبو أنت ناقري لا بس لا أبو بقرباني رسول أعشو لنا قرأي ولا بعد ذلك أمشو يستشيح برو بحياتي حمالي وديوة تقول إنه والله بحياتي اشتوى من ديوة هو تشيء أمانة زم حمامانا أخوانا شون بويا أعوان أقر لسرطها يا أبوي شو الرامة شايبة دواي خوما ولا بابا كان بابري درنا رسول جان والله خومي ديانا شون نعم كل بابا جان إما بو خوشتن هاتوي يا بو كاتبي بقربان بم باوكا كم مدرسة شوێکی دوور و درێژوان هێشتا بەدەستەوە ماوە دەستێ لە خۆمێ ئەو ساڕێ بە قورعان زۆر
کورە بابەجان خۆ تۆ شێر نەبوو ئەی هاوار وەڵای خۆم نەشۆم نایە دە باشە جۆ بگرە ئەچم ژوورەکانە گەرم زان پشتێ نادۆزمەوە بەس گوێ بگرە ڕسوڵ ئامانەتی تۆ ئەو شتانەی بەدەستەوەیە ها مەترسە دەبڕۆدی دەستێ لە خۆمەیە ئای شوشکە خۆشە حەمام ئەمە لەمانە ناخوایان ئەویسی لەدا تەنانەت نازاوە خۆیانیش خۆ بچۆم وەرجیان بگرن شوشکە خۆشە حەمام ئای باوە دیوانار بوو خۆیان چاوەڕێ بن بەدەرەوە ڕۆڵە کارزان کارزان ئەوە چیتە کوڕم ها سوعاد سوعاد هەسە کارزان نەخۆشە چیتانە چی بووە کارزان زۆر هیداکە کارزان جان بە قوربانی مۆچیتە ئەوە چیە دیوانێتە هەستە خێراکە برێکە وابین بۆ شوێنە بۆ خەستەخانە ئێستا هەستە خزم شۆکۆ خەستەخانە هەیە ئەی خەویا بەدێرە دانشین ئەو بەس دوور باڕی خۆڵە شوێنەیە بۆ شتێ بوو نابزان چیتی هەر خەفەریا بێ دوکتەری کار لێگە خەستەخانە زۆر چاکە خۆتان حەزەکەم با منیش بچم خۆمە گۆرم و سارەتە دەرەکەم باشە باشە كل بقرآن أذانك إمشوا توشي بدلك ما نكيتو لێبوو مەتەوە جلەکانم لەبەرەکەم دەرهەڵ مەبڕە كل دورة بابرن إستا كريم روحي لسر كنا لوتيتي بو خو نازاني أو هاتي ولو دريشة سنتر سنوكا من حاضر فەرموو باڕۆی ئەو دەمەدەنێرە چییە مردوومێ ئای لێ باڕۆی
مناسبة خود شكله خود رقم الله هذه قاسونة زغل باشا باشا ليه وضعي باشا يعني هيك نعم ليه بس مجرد لا يصير ما يبغى وعلاج يكون مسينه أتوانا بمن عندك واضح حتى تدخل شنو والكمال ايه بوشي شنو اخر أخي ما بيباس لي سلاح هذا كافركم ليه باس لي راتك شكرا لك في سوى داخل المرشدين لما لقينا ما بيستاحل كاتو أو علاج يعني بين مثل كل شيء بتعرف يعني مثل ده الأشياء زي بوكين ويتم مجرد في سويش كان ليه ده زكي ليه يسوي بلادش معنا كان محمد كان دزيك والله يسوي المسم بس الموضوع ما له بيستاحل خلاص ما ناك وقت يعني زور ليه قرينا بس كمان أنت بس الله حكى الصراحة مين شو رايك دي بالضبط يعني من بينك وشركاء بعد هسه كورة تبعت السكير كان خشوق هذا كان يجي اخويا ما راك فيه خيرك شير الو الو بوليس خانه جلبي معهم ماضي يا ميراك هادشي هموني ما بدو يعني ها مالي برايم علي خويتي بله برام بر اوان زور شرط شاوري دا كماليسا
أنا متحد معه. تمام. عليك السلام أخي بي. تمام. سيد شأن ما راح تقول. ما راح تقول شيء خص بطارة وأصل ما نبلاه. أنا حركة كايبين. فهم كاكا. ودسكري شيء كنا كدو. نخير دسكاري هيش كيف ما نكذبه. بقرن بو قلتني جماعة شو تجيكا. الله يقولك. مسيري تويانا كما ذاتي بمن تنهى وما تويانا أما لا تبع يكبو لحمامك لحمامك بل نخير جنابي معنا هو مسيري من مية وتشاكا لخير ذلك أنا بسيط ذانا هي ويانا سعد زحمنا به أو مسيرين ذاني شيء هو يمين وقلنا سنجوا زور شاكا أمريكا مهنا وبودو زيرو يمزين خوش كل كذنية والله جنابنا والله أشكم لك الزنية تجي من نار نيم تشكم لك يبي زور شاكا يا معروي أدي هشت شيترينا أتيتنا بس شاكو أقدر أنت بالتليفون بس هتشاو فرموا لي بس وأجا إيش ما فيه وأني ريبش من تاني أمادة حاضرين هم كاتب فرموا حافظ تانبير بخير بس هتشاو هذا أنا مسيري بيبو وقتني شن جباي بنش بلا وقت تقول راشا هم ترى غير شارع غير زين تذكر شيء وشيء بيسوا بلا جبرا فرو خبر بلا بنش جانا مرو هذا خوب دار جاب زۆر دەمێ بۆ ڕشتە و کارە بجێ بێن بەڵام ئێستا زۆر دڵم خۆش چووکە لە دەستم نەچوو تاشە جۆ ئەوە ئێمە پارەکەمان بەش ئەی هاوتونەکان چی دەبێت چۆنی بفرۆشین ڕاستەکە پێویستە ئەویش بکرێ بە پارە و دابەشکرێ ئەوە هەر زۆر ئاسانە ئادێ بابزانی ئەبێ بچین لە شارێکی تر بیفرۆشین بۆ ئەوەی پێمان نەزانن چونکە خاوەن ماڵەکە بگەڕێتەوە خەبەریا بە پۆلیس ئەو کاتە هەموو زەرنگەرەکانی شار چاودێریان لەسەرە بێت ئافرم بەخوا زیرەشی ئەم جۆرە کارانە لە من ون نابێت ئەحمد ئەوە چییە؟ واتی بەڕاست ئەو بوالێ ئەو بوالێ ئەو واستی کرد ئەم دستگیرەکەم وتم خواهەیە چی بووە؟ ون بووە بێهۆش لە ماڵەکە لەبیر چۆن؟ لە حەمامی ماڵەکەیە باشە چی بکەین قابی لە خۆبەم نیوەڕێژ ناچین بۆ ئەوێ چار چییە؟ هەستن باڵی بۆ کوێ؟ ڕاستە بەبزانین بۆ چۆ؟ دوایی لە ڕێگا پێتانەوە هەستن باڵی
بابەت ڕەسوو تۆرە لەگەڵما هەر لەگەڵ ئیشارەتم بۆ کردی خۆتێکەی کەریم دۆ سیارەکەمە کوژێنەرەوە چاوەڕێمان کرد زۆر چاکە زۆر چاک السلام عليكم. عليكم السلام. فرمو مركز. للراسية ما غير مبر أنكسيليك ملايتو دروسيتو. بله راسته. شيتي شكاو بوتشاكم. لا والله. أمي أو دفترن في شاني كوا نرخو تشي أنكسيليك إلى السنة. هاولي ودناكم. ناتوانم شكو وشتقني متوانم بالدنيا. لا حتى دفتركم في شان بزام أو نرخي كتوا وقتي خوي لي ورقتم طواوة. باربتي بابي بينم. ناتوانم بالدنيا. هاولي ودني. ما هالخير يا شيخم. ناتوانم.
ميكان بدأ مدى بشق ما كان أخباره فلما ولا باكم شيء ليه ليه كعكة كويس ولا بقربان سيف خانة بخير بشي باكم بشي تعالى طلعت النور زيتون شاشك لوبيا فاكلة لبلبي هي طب النور هاتي لبلبي نوكا اي تشيتر او هي كريتو هي بيرا ميوتانا ها ميوة هموش تبينا او بدلي تو يبين لا بارا ما تسمع انا بقربان دي تراكا الله أكبر شيء كوينيرة زور خوش أزاني ما تعرف تيرتو ولا نبح قرآن بحاكم شوني واملتي مرتو مريا بس هاي منو امشي وانا جبينه بس زور بسر معي سعد بروزاني أقل صلامة هنا ما شاكا كان شابين باكم بين اي اول كوا كاكا ويك افريلا قال يا دي باكم شراكه شيء أول شيء ويسروا. فاقلة. بينه وبقول. كفاقلة خوش. شعب. شيء. ونوبيا كان. بينه. إيش اللي يعني؟ أمي شال بينه. أو اللي بيعمل. نوك. من بافير نازان. أي خير. أنت حيوان مرة مردومة يا حيوان بوهم وتيري الأخوات وبوهم بس هاي سري منه سعر كشي قوري أقام ديتي خوش أخوة ئەگەرە بێهۆشە دەفتەرەکەی بەمایەتێ بۆچی وای لێ بەسەراوە ئەحمەد جان حەق بوو بە قسەی خۆش دەیوێت کاکی خۆم ئەوانە کە هی قسەی خۆشە ئەوانە هی زۆر ئەڵێ تۆ بڵێ ئەو کابرایە مابێت واز لەو قسانە بێنەوە ماوە نەماوە هەردوو چاوی سپیە بوو ئاخر کاکەوە ناوێ بە قوربان هی ئەڵێ نەمان ناسێتەوە من جاریشتر بەو گوزەرەیە ناچێت ئیتر لەکوێم ناسێتەوە باشە ئەم موشکیلە گەورەیە هەر لەسەر ئەو مستیلەیە بوو ئەی بێهۆش من دەست پێشکەری خۆم کرد چێ ناڵێ پۆلیس ناچێتە ماڵەکە و ئەی دۆستنەوە ئەو کاتا گەڕێن بە شوێن ئەو کەسی کەوا دروستی کردووە باشە قابلە جەنابی پۆلیس چێتە حەمامی ماڵانەوە بابە جیاواز لەم قسانە بێن بۆ خاتری خوا ئێمە باجارە چارێک بۆ خشلانە بدۆزینەوە چیان لێ بکەین ئەوە زۆر ئاسان خۆم هەموو ڕێگەیەکم بۆ داناوە دڵ لە دڵ نێ مامرێوی ئەرێ کاکەمان بەڕاستی من ئەم نمونانەم تا ئێستا لێرە نەدیوە هەبێت چی بن مەبەستی ئەم سیانەیە بەڵێ سەری کاکە لەوەتی هاتوون ئەم سیانە دەنگیانێ نازانم چییە ئەسم زانم چییە بێقەزا بێقمان چێ بەسەریانەوە کاکەمان دانیش ئێمە هاتوون بۆی ساحەتی خۆمان بە سەری کاکە دلاوە ئەچم نەچم دڵم شەقەبەت بەڵام کەشتیە بوو فریام کەون ها حق نەوێ خاڵە فریانە بووی كتاب طابع عصري بوله كل بابا آخر بساقة قابلە خۆتەوە لەگەڵا بکەین ئەم کاتتان باش کاکە جارە هیچمان نایە خۆمان دوایی پێتەڵێن شمان بۆ بێن جارە هیچمان
ئەڵێم ئەم کاتتان باش. باش. ئایا ئێرە کوێ؟ ئێرە شوێنی دانیشتنە کوێ؟ ئەی ئەم دەنگە چییە؟ دەنگمان کردووە دەمادەم بۆ هاتی بڕۆ دۆ دەی تا بۆ هەڵەسایی بڕۆ دۆ بڕۆ دێ بابە بڕۆ دێ قرازەکە لاچۆ دانیشە بە قوربان دانیشە کاکە گیان وچی کاکەم بڕۆ دەی کلچ من ئەقڵم بێت ئەو سەری خۆنی بڕۆ دێ بڕۆ لاچۆ ئەڕۆ لاچۆ ئەوەی ئەوەیە کە شتمان بۆێنێ بڕۆ لاچۆ هەندە فکران کۆچێ بە قوران خوایەڵێ چی؟ ئەم کاتتان باش ئەو باش و کاتەمان پێم نەوتی مەچۆ تازە چوو مەکبار بوو زوو فریام کەوتی ئەی چی بکەمەتی نەبوو لێ بە وەرە باوکە لەگەڵ تۆمە ئافساومە بۆ بێن باشە ئەحمەد عینان نەخۆی هاتیەوە چینی نەخۆی سەرپێ سەری حیاتەکە چاکە سەرپێ حیاتەکە خۆی بێنە تۆم شتانە نازانی 170 دینار چاکە وەڵا هەرزانە هەرزان ئارە بەخوا باوکم هەرزان 170 دینار ئالەوانەی بەرێت لەوەی بەرێت لەو عالەمەیە باش ئەڵێم دوایی چین کراسێکی شەکڕم پورە حەزەکەی 6 بکڕە کە لە فکرم چووکە هاتین ئەوە سیشی زیایە بۆ خۆتە هەلە دەکا کە من تەواو بووم با بڕێیت وەڵام منیش وا تەواو بووم لێ بوومەتەوە دەمێتە من ئەو پێکەم ماوە پەلەتان چییە؟ جارێ زووە کاکەجیان ئاخر دەئەچین بۆ سیارە تازەی تۆزە پیاسەکەن لە شارە ماڵە ئاواکە باش منی ژێ خۆمەوە بەس بە مەرجێ خۆم لێ خوڕم ئەحمەد جان کاکە تۆ ئیجازە نییە دوای ئەوە زۆریشی خواردێتەوە یعنی من زۆرم خواردۆتە و بە حسابیەوە مەستم ها بەڵام بەسەری تۆ هەنجار تۆش لە هەردووکتان ساختر کاکی خۆم وازی لێ بێنە با خۆی سیارەکە لێ بقڕێ بە قورعان ئەمانەی بە قەڵبەیەکە بەسەری جەماعەت خۆم لێ نەخوڕم پشتیوانی الحكم لله فەرموو بەس بزانم چۆن ناقڵ بکەیتەوە نا مەترسن سووک لێ خوڕم سووک بەزانی مامە بخۆمەوە زەمە ما بڕێ خۆپارەکە کەم نەبوو رسیدی اینجا و جارێکی عزاء خير بر واليابة هذا ليش لو زوري أخوي
هذا طبيعي ضرب كويس من ما يبغى هل أول ضرب لك النبي فكر بيوسي كذا علم ضرب لك أوتي بوكس برضو شيء على يجي يبدو عليه كذا يكون أوية جاي هو يفصل فبس ما هو أواني كذا سلكان هل أواني كذا سلكان دين كوجو هم سيلكنا بشيء صار كذا غير وانش ما نفس راس قربة هاي السبب سياق كبير كم بانك ما هو سبب قربة سيلكك كذا برا فجر أحمد شيخ فهم أو تقبل أين داعش هو داعش كيف نعيش قربان من يوم ككلمة أيتها هي أن يداني جنابي راهين رسول هي أيديها أيديها النبي أحباب أحبينا أمثيلنا نأخذ من كذا ناس مسيرة ثانية لا راسي يا بلها يا بلها نأخذ كذا ناس ما تستطيع كان هذا المزام حاولي أمسيلي ما ندوزي وتو تبشر توي شيء بناسي خاني مسيلي نأخذ من كذا ناس مسيلي لدرنا हमारा शीट और लेओ कोई सेवा में मैं रख दो बखवा में इसने किदो कोमरिश का काम किदो बजे वो भाई बेटा का فيحتاج كل روشانه هم مسيرك شاي زنجر بنا كاي خاطر كفر نفنا من هاتو كيف يبروي جيكا جينا كي بندنا نقوم بيو لدو جيكا جينا وقت ديرك لو بيو كم قادر الحياة لا خير بن بيجي شاو براسي كابرين او خبرم دي زورم في ناخذه سپاس دەکەم کاک جەمال خوا ناخۆشی نایەتێ باشە کاکە شکیل لە کەسە کە زیێ رەقیبی و بێ ئەم کارەهی ئەوە نییە یەکێک ناکۆت بێ لەگەڵ کاک جەمال ئەمە کاری دز و پیاوخراپە وەڵای ئەگەر پۆلیس بەرپرسیار بێنەما بە زووترین کاری دۆزێتەوە لە ڕاستیە لەو ڕۆژەوە پۆلیس هەوڵەیە بۆ دۆزینەوەی ئەو بزانە وا بزانم درێژیشیان نەکردووە شادو تداوكم وانا وازري لكم بدوزين وانا قالوا هذا مسيلة بشان كأذان درجنا يكسرنا سيوم جمال السيدي منه زور شاك أي جمال شو تنجد كل بيان حتى ربي لقد جمال نزيم مالك تراودي يقوم الجنوب والجمال هل يسا حتى بلكم ضاع عليكم بيان حين سياليك مش بودور بوجوه أو كاركم في مدينكم بس تصور
شێوەیەک بەڕسمی فەرموو کاکە شایەن نییە. کاتێ باش کاتە باچە ناوی ماوەن بەخێر بی کاکە چۆنی ستا باشتری باشترم وابزانم ڕۆ باشتری لە ڕۆژە بەڵێ باشترم چەند کەسێک هاتوون بۆ دیدەنی ئەیانەیە بێن چاین پێ بکەی ئەڵێ چی کوان لە شوێن هەر ئێستا با دەکەمش با بێنە شیرۆ بیانێ ئەمانە بووە دەستەر مولیان نام هەرەمانە بوو داوای دەفتەرەکان لێکردم ئەمانە بیان گرن ئەمانە پیاوکوژن بس هو تاون تاخسوت ئەگەر تاوانباری خۆ بە بەدەستەوە نا شتیوانك من تاون بارني شتیوانك من تاون بارني شتیوانكم نا